دیارە باس لە پرسەکانی هەڵبژاردن دانیشتەکانی پەرلەمانی کوردستان تایبەت بە هەڵبژاردن دەکەین و هاوکات ئەو بارگرژی یاخود ئەو بارودۆخەی کە دوێنێ لە نێو پەرلەمانی کوردستان ڕوویدا چ کاریگەریەکی لەسەر پرسی نیشتیمانی واروەها سازانی نێوان لایەنە سیاسیەکان دەبێت. ئەمە لە کاتێکدا کە پێشتر لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی هەڵبژاردنەکانی یەکێتی و پارتی قسە لەسەر ئەوە کرابوو کە هەندێک بابەت هەندێک پرسی تایبەت بە هەڵبژاردن پێویستە گفتوگۆی لەسەر بکرێت بە ڕێککەوتنی تەواوی لایەنە سیاسیەکان کاری لەسەر بکرێت، بەڵام لە کۆبوونەوەکانی دوێنەی پەرلەمانی کوردستان ئەمەمان بینی کە پێچەوانە بوو کارکردن لەسەر هەندێک پرسی تایبەت بە هەڵبژاردن کارکردنێکی تاگڕەوانە بوو. تایبەت بەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لە لامان میوان دەبێت. کاک باڵام بۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەپرسم دیارە پێشتر لە کۆبوونەوەکانی پێشتر تایبەت بە پرسی هەڵبژاردن کە مەکتەبی یەکێتی و پارتی لەسەر ئەوە ڕێککەوت بوون هەندێک پرسی تایبەت بە هەڵبژاردن بە هاوبەشی لە نێوان لایەنە سیاسیەکان یەکلای بکرێتەوە، بەڵام ئەوەی کە دوێنێ بینیمان پێچەوانەی کۆبوونەوەکانی پێشتری یەکێتی و پارتی بوو. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنەوە؟ بەناوی خدای بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک دیارە هۆکاری دروستبوونی ئەو کرژی و ئاڵۆزەی دوێنێ لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان دروست بوو دەگەڕێتەوە بۆ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان لە کاتێکی ناپەیڕەویدا بە تەمای ئەوە بوون کە بە دەنگی زۆرینەیان بەو زۆرینەی ئەندامێتی پەرلەمانەی کە هەیانەوە بە دەست بە سەراگرتنی کورسی پێکهاتەکان ئەو بابەتە لە ناوهۆڵی پەرلەماندا تێبپەڕێنن. ئەمە وێڕای ئەوەی کە ڕێککەوتنی پێشوەختە هەیە لەسەر ئەوەی کە ئەو پرسانەی کە ڕەهەندنی نیشتمانی و نەتەوەیان هەیە بە دەنگی زۆرینە تێنەپەڕێندێ بەڵکو بە گفتوگۆ بە ڕەزامەندی سەرجەم لایەنەکان تێبپەڕێندێ و هەروەها جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەم ماوەی پێشوودا ئەوە بوو یعنی بەڵێنی ئەوەی دا و دەست پێشخەری لەوا کرد کە هەوڵ بدرێت سازانی نیشتمانی بکرێت و سەرجەم کێشەکان بە گفتۆ چارەسەر بکرێن. ئەمانە کۆمەڵێک لەو گرفتانە بوون کە پارتی دیموکراتی کوردستان تاکڕەوانە پابەندی ئەمانە نەبوو و ویستیان دوێنێ لە پەرلەمانی کوردستان بەبێ ڕەزامەندی لایەنەکانی کە و لە کاتێکی ناپەیڕێیا کۆمیسیۆن کارا بکەنەوە. باشە کاک باڵام بۆ دیارەوە گاگەدارین دوێنێ سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەکەی بۆ کاتێکی نادیار داخست، بەڵام دوای دواخستنیشی قسەکردن لەسەر ئەو پرسە و دەنگدان و کاری لەسەرکرا. ئەمە تا چەندە یاساییە؟ طبعاً بەداخەوە پەرلەمانتار کە دەرچوێنەری یاسایە یعنی بیر لەوە نەکاتەوە کە ئەمە هۆڵێکی داخراو نییە و ئەوە هەر ئەوان نین کە بزانن یاسا چییە و یاسا چۆن جێبەجێەکرێ. دیارە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان چواردە دەسەڵاتی ڕاهای پێدراوە کە ئەم دەسەڵاتانە تەنها پەیوەندی بە ئەوە هەیە و ئەو ئەتوانێ ئەم دەسەڵاتانە پیادە بکە. یەکێک لەو دەسەڵاتانەی کە هەیەی لە بڕگەی سێیە لە مادەی هەژدا ئاڵێ کردنەوەی خول و دانیشتنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی کردنیان کۆتایی هێنان و دواخستنیان دەستنیشانکردنی کاتی ئەنجامدانیان. دیارە ئەمە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانە نەسێکی ڕوونە و هیچ خوێندنەوەیەکی کەی بۆ ناکرێت، عنی هەر کەسیان نەسەکە بخوێنێتەوە ئەزانێ ئەم دەسەڵاتە کێ ئەتوانێت بەکاری بێنێ. دیارە هەر لە ئەو پەیڕەوەداوە هەر لە خاڵی بڵین لە مادەی هەژدەدا لە بڕگەی پێنجدا ئاڵێ گرتنەبەری ڕێکاری پێویست بۆ پاراستنی ئاسایش و ئارامی ناو پەرلەمان. سەرۆکی پەرلەمان جەنابی سەرۆکی پەرلەمان بە هەستکردن بە بەرپرسیارەتی بۆ ئەوەی یەکەم کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێشێل نەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان لە کاتێکی پەیڕەویدا
ویستیان ئەو بڕگەیە لەگەڵ هەندێک لە پێکاتەکان ویستیان ئەو بڕگەیە بۆ بەرنامەی کار زیاد بکەن و دووهەمیش بۆ ئەوەی ئاڵۆزیەکان زیاتر نەبن بۆیە دەسەڵاتی یاسایی و پەیڕەوی خۆی بەکارهێنا و دانیشتنەکەی هەڵگرت بۆ کاتێکی نادیار. بەڵام ئەمە بەلای پارتی دیموکراتی کوردستانەوە چۆن پێشتریش هەندێک بابەت هەبووە کە ئەوان پێیان وا بووە بێ بە زۆرینە تێپەڕێنێت و ئەوەی کە لە بەرژەوەندی خۆیان نەبێ قوبوڵیان نەبووە ویستیان بۆ جارێکی کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێشێل بکەنەوە بەوەی کە جەناوی جێگری سەرۆکی پەرلەمان بە حکمی ئەوەی کە سەرۆکی پەرلەمان ئەگەر لە بینایی پەرلەمان نەبوو وایان ئەگەر سەرۆکی پەرلەمان جێگرەکەی ڕاستفەرد بۆ بەردەوامبوونی بەرنامەی کار ئەو دەسەڵاتە توانێت بەکاربێنێ لەبەرەوەی ئەو کاتەی کە ویستی درێژە بە بەرنامەی کار بدا ئێمە بۆ ئەوەی بۆ جارێکی کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێشێل نەکرێتەوە مەجبور بووین هەمومان ڕژاینە سەر مەنەسەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بەداخەوە کە ئەوەش یعنی ئەو تاکڕەوەی ئەوان و ئەوەی کە ئەوان ویستیان یعنی درێژە بە دانیشتنەکە بدەن بوو بەهۆی ئەوەی کە سەرجام مایکەکانی ناو بڵین شوێنی دانیشتنی سەرۆکایەتی پەرلەمان و مایکەکانی کەش لە کار بخرێت بۆ ئەوەی نەتوانن درێژە بەو پلانەی خۆیان بدەن. باشە کاک باڵام بوو ئێستا پرسیارە لای زۆرێک لە هاوڵاتیان دروست بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە هۆکاری یاسایی و هەروەها بە هۆکارێکی دروستە کە سەرۆکی پەرلەمانی کوردستان دانیشتنەکەی دواخستووە کەواتە پرسەکانی کۆمیسیۆنی شتێک لای نەبووتۆ لەلایەکی تریشەوە پارتی دەڵێت ئەو پرسە تێپەڕێنراوە ئەم بارودۆخە چۆن یەکلایی دەکرێتەوە؟ طبعاً خۆی بابەتێک هەیە ئەڵێ تۆمەتبار بێت تاوانە تاو کاتەی تاوانەکەی بە سەرا ساغە بێتەوە طبعاً ئەوەی کە ئێستا بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان ئەیڵێ حەقی خۆیانە چونکە ئەوان دایان نابوو جێبەجێ ببێ بەڵام ئێمە ئەبێ ئایا سیر بکەین بزانین یاسا چی ئەڵێ و پەیڕە و چی ئەڵێ من دەقی بڕگەی سێ مادەی هەژدەم خوێندوێتەوە و کۆڵێم ئەمە دەقێکی ڕوون و ئاشکرایە کە سەرۆکی پەرلەمانی کوردستان دانیشتنی هەڵگرت تەواو دانیشتن کۆتایی هاتووە لە دوای ئەوە هەر چیەک بکرێ هەر چیەک بوترێ باتڵە یعنی لەگەڵ ڕێزم خۆمان و کردنەوە نازانم خۆخڵەتاندنە لەبەرەوەی دەقەکە ڕوونا هیچ معنایەکی کە هەڵ ناگرێ بۆیە پارتی دیموکراتی کوردستان ئەتوانن بێن ئەوانیش دەقێک بهێنن باسی لەسەر بکەن بڵێن ئێمە پاڵپشت بەم بڕگەیە پاڵپشت بەم مادەیە ئەڵێن دانیشتن حەقی بەردەوامبوونی هەیە و ئەگەر دانیشتنیش بە یعنی ئەو بیرکردنەوەی ئەوان ئەو بەرنامەی ئەوان کە دایان ناوە بەردەوام بوو بێت طبعاً لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستاندا هەیە ئەڵێ کە دانیشتنەکان دەست پێکرێ پێویستە بەرنامەکە لەسەر ئەو خاڵانە بڕوات کە لە ڕەشنووسەکەدا هاتووە دیارە ئەو بڕگەی ئەوان کە ئەڵێن ئێمە دەنگمان لەسەرداوە بڕگەی کۆتایی دانیشتنی پەرلەمانی کوردستانە و ئەم بڕگەیە پێویستە یان جەنابی سەرۆکی پەرلەمان یان سێ ئەندام پێشنیار بکەن بۆ ئەوەی ئاڵوگۆڕ بەم بڕگەیە بکرێ لە ئەخیرەوە بهێنرێ بۆ بڕگەی یەکەم. پارتی دیموکراتی کوردستان ئێسش ئەگەر نەیەن و بڵێن وەڵا ئێمە ئەوەشمان کرد وەکو زانن لە ئیعلامەکانیش باسی ئەوەیان نەکردو و ئاگاشیان لێی نەبووە. طبعاً ئەمە ئەسڵەن چۆن ئەڵێ ئەمەش لێرە هەر ناپەیڕەویە ئەگەر ئەوان بیرکەنەوە بڵێن دەنگدانیان کردو چونکە ئاڵوگۆڕ بە جێگەی مادەکان نەکراوە. باشە. و خاڵی دووهەم ئەوانەی کە لە ناو هۆڵی پەرلەمان بوون بێجگە لە برادرانی گۆڕان کە دەوری ناو بژیوانیان هەبووە و بێجگە لە هەندێک پەرلەمان کە ئەتوانم بڵێم ئەوانە وایان زانیوە ئەمە ئەگەر هەر لایەنێک بیکە شتێکی باش نییە لەبەرەوەی لە بەرژەوەندی گەلی کوردستان نییە لە شوێنی خۆیان وەستاون یان ئەوانیش هەوڵی ناوبژیکردنیان داوە باقی پەرلەمانتارەکانی کە لە شەڕا بوون درستە
یعنی دەستیان بە یەخەی یەکترەوە بووە پەلاماری یەکتریان داوە چ کەسێکی ئاقڵ یعنی ڤیدۆکان بۆ با خەڵک بیبینێ خەڵک بڕیار بدا چۆن دەنگدان ئەکرێ و ئەگەر دەنگدان کرا دەنگەکان چۆن هەژمار کران لەبەرەوە ئەمانە یعنی خەون و خەیاڵێکە لە لای خۆیان دروستیان کردووە ئەو پلانەی کە پێشتردایان ناوە ئەو قسەکردنەی کە لەگەڵ هەندێک لە پەرلەمانتاران پێش ئەوەی بێنە هۆڵی پەرلەمان قسەیان لەگەڵ کردوون لەبەر ئەوەی کە بایکۆتی دانیشتنەکە نەکەن باش وعدیان لێ وەرگرتوون کە ئەگەر هات و پرۆژه یاساکە خراە یان یاسای کاراکردنەوەی کۆمیسیۆن خراە دەنگدان دەنگیان پێ بدەن لەسەر ئەساسی ئەو بڵێن نیسابەی کە خۆیان حسابیان کردووە هاتوون ڕاگەیاندنێکیان بڵاو کردووەتەوە ئەڵێن شتیوە دوای ئەوە من لەسەر مەنەسەکە بووم لە پاڵ کورسی سەرۆکی پەرلەمانە بووم ئەسڵەن جێگری سەرۆکی پەرلەمان فریای خۆی ناکە یعنی درعێکیان بۆ دروست کردو بوو بۆ پارێزگاریکردنی ئەمە لەکوێ فریای ئەوە کەوت بڵێ با دەست بە بەرنامەی کار بکەینەوە ئەمە لەکوێ دەست ینی فریای ئەوە کە بڵێ ئێمە یاسای کۆمیسیۆن بەم شێوەیە و بەم شێوەیە هەموارەکرێتەوە بەرەوە هەر هەمووی شتێکی خەون و خەیاڵیە باش کاک باڵام بۆ ئەم بارودۆخەی کە دوێنێ تێپەڕی تا چەندە پرسی پێگاتەکان دەخاتە ژێر پرسیارەوە بۆی کە نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵنابژێرن بەداخەوە دوێنێ بەڕێز سکرتێری پەرلەمان کارێکی وای کرد کە بەڕاستی یعنی ئیتر خەڵک بە گومان سەیری ئەوە ناکا کە بڵێ پێکهاتەکان ئەوانەی کە لە پەرلەمان بە ناو نوێنەری پێکهاتەکانن یعنی نوێنەرایەتی پێکهاتەکانەکەن ئیسپاتی کرد کە ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستانە کادرێکی پارتی دیموکراتی کوردستانە هاتووە کورسێکی پێکهاتەکانی داگیر کردووە بۆ ئەوەی کە پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستانە نوێنەری ڕاستەقینەی خۆیان نەبێ و نەتوانن داواکان و مافەکانی خۆیان لە پەرلەمانی کوردستان بگەن بە پەرلەمانی کوردستان و بەڕاستی هەندێک لە پەرلەمانتارەکانی کەش ئەوانیش عاملی خێر نەبوون و ئەگەر سەیری پرۆفایلیشان بکەین پێشتر ئەمانە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بوون و لە ڕێی ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە هێنراون کراون بە نوێنەری پێکهاتەکان من لەگەڵەوانیم پێکهاتەکان نە لە ژێر ڕکێفی یەکێتی بن نە لە ژێر ڕکێفی پارتی نە لە ژێر ڕکێفی هیچ کەسێکی کە پێکهاتەکانیش بە پێکای نەتەوەی و بە پێکاتەی ئاینیۆ مافێکی ڕەوای یاسایی خۆیانە کە نوێنەریان لە پەرلەمانی کوردستاندا هەبێت بەڵام وەکو ئاماژەم تێدا ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستانی کا بۆ ئەوەیە هەوڵ بدا کورسیەم پێکهاتانەی لە دەست دەرنەچێ بۆ ئەوەی هەمیشە شانازی بەوە بکا و بیەوێ کارەکانی خۆی بەوە جێبەجێ بکا کە زۆرینەی دەنگی لە پەرلەمانی کوردستان هەیە ئەمەش بە هیچ شێوەیەک خزمەت بە بەرژەوەندی پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان و خزمەت بە بەرژەوەندیە گشتیەکان و خزمەت بەوەی کە پەرلەمانێکی ئەکتیڤ بتوانێت چاودێرێکی ئەکتیڤ بێ بەسەر حکوومەتەوە ئەمانە هیچی جێبەجێ نابێ ئەمەش سەرجەمی ئەبێ بە زەرەر بۆ قوارەی هەرێمی کوردستان کاک باڵام بۆ ئەم تاگرەویە لە بڕیاردان چ کاریگەریەکی دەبێت لەسەر پرۆسی دیموکراسی چ کاریگەریەکی دەبێت لەسەر پرسەکانی هەڵبژاردن دەکرێت ئەگەر بێت و ئەم تەگرەویە هەروە تێپەڕێنرێت هەڵبژاردن بە شێوەکەی کە با بڵێن دیموکراسی و مافی هاوڵاتیانە ئەنجام بدرێت من دڵنیاتانەکەمەوە لەوەی ئەوەی کە دوێنێ پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان ویستیان تێی بپەڕێنن یەکەم شت هەڵەیەکی گەورە بوو بۆ خۆیان چونکە سەرۆکی حیزبەکەیان دەستپێشخەری ئاشتەوایی نیشتمانی کردبوو دیارە ئەوان گوێ بە قسەی سەرۆکی حیزبەکەی خۆیان نەدەن پێم وانیە گوێ بە بەرژەوەندی میلەتیش بدەن لەبەرەوە ئێمە سەیریەوە کە بزانین سەرۆکی ئەو حیزبە بۆ ئەوەی کە حیزبەکەی لە ناو ئەندامانی حیزبەکەی لە ناو پەرلەمانی کوردستان قسەکەی ئەو دەستپێشخەرەکەی ئەویان شکاندووە هیچ هەڵوێستێکیە بێ یان ئەمە ئەوە گەیەنێ لەسەرەوە بۆی علامەکان قسەیەکە و لە ژێرەوەش بە شێوەیەکی کە کادرەکانی ئاراستەکە ئەمەی کە دوێنێ ڕوویدا بە جددی یعنی زۆر بەداخەوە ئەبێ بەهۆی دواخستنی هەڵبژاردنەکان لەبەرەوەی
هەموو لایەک ئاگادارن لە ڕاگەیەندنەکانە ئەمە زۆر بڵاو کراوەتەوە کە ماوەیەکی زۆرە سەرجەم لایەنە سیاسیە کوردیەکان یان دەتوانم بڵێم سیاسیە کوردستانیەکان لە هەوڵی دانوستانابوون بۆ چارەسەرکردنی سەرجەم ئەو کێشە و گرفتانەی کە هاتۆتە پێشەوە. ئەمانەش کاری باشیان لەسەر کراوە تاکە کێشە کەما بوویەوە کورسی پێکهاتەکان بوو و پێشتریش ڕێککەوتنی نێوان لایەنەکان هەبووە هەم لەسەر ئەو پرسانەی کە ڕەهەندی نیشتمانیان هەیە هەم لە نێوانێکەتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە ڕێککەوتن لەسەر ئەوە هەبووە کە کاراکردنەوەی کۆمیسیۆن و یاسای هەڵبژاردن هاوتەری پێکەوە یعنی هەم کارا بکرێنەوە هەم یاساکەش هەموار بکرێتەوە. بەڵام پارتی دیموکراتی کوردستان پێم وایە بیری لەوە کردوێتەوە کە بزانێت لەم ڕێککەوتنانە تووشی زەرەر و شکست ئەوێ بۆیە هاتی ئیلتیزامێکی بە ڕێککەوتنەکانەوە نەکردو بۆ ئەوەی کە دوێنێ ئەو پشێویەی نایەوە کە بەداخەوە گەڕاینەوە بۆ خاڵی سفر. پێم وایە ئەگەر هەرچەنە من دوێنێ زۆر داوام لە بەڕێزژێگری سەرۆکی پەرلەمان کرد کە کفر نابێ ئەگەر دوای بخەن بۆ ڕۆژێ دوو ڕۆژ بۆی سازانێکی لەسەر بکرێت نەک بتانەیە بە ناپەیڕەوی تێپەڕێن چونکە ئەمە ئێوە ناتوان بە ناپەیڕەوی تێبپەڕێنرێ. ئەگەر دوێنێ ئەو بابەتەیان بکردایە پێم وایە تا هەفتەی ئایندامان توانی بە سازان هەم کاراکردنەوەی کۆمیسیۆن هەم یاسای هەڵبژاردنەکان بە زۆرینەی دەنگ و بە ڕەزامەندی سەرجەم لایەنە کوردی و کوردستانیەکان تێبپەڕێنی. بەڵام ئەوان ئەوەیان پێ باش نەبوو و ئەم وەزعات کەتوا تێکچووە زۆر بە ئاسانی ئەگەر مەیلێکی باش ئەگەر چۆن ئەڵێ لە خۆبوردنێکی باش نەبێ دڵنیابن لە کاتی خۆیان هەڵبژاردنەکان ناکرێت و ئەگەر بشیانەوێ هەڵبژاردنکەن پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و دوهۆکیش تەنها هەڵبژاردن بۆ خۆیەکە. لەبەرەوەی هەموو لایەنەکان ئەوە باش ئەزانن کە تۆماری دەنگدان تۆ ساختەکاریەکی لە حەد بە دەریتایە کورسی پێکهاتەکان لە پێکهاتەکان وەرگیراوەتەوە پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی بەکارهێنێ هەر لایەنێک بێوێ لەم سنوورەش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بچێتە دەنگدانەوە دڵنیابن ئەبێ بە خەیر کورسێک لە پارتی دیموکراتی کوردستان وەربگرێت. لەبەرەوە پێم وایە لایەنەکانیش لەم سنوورە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ناچنە هەڵبژاردنەوە بۆیە پارتی دیموکراتی کوردستان زەرری لە خۆیشی زەرری لە پرۆسەی دیموکراتی لە هەرێمی کوردستان. سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان دووبارە سپاس.